لە دوای ڕێکەوتنی ئەمریکا و تورکیا لەسەر بەکارهێنانی بنکەی ئەجەرلیک و دەستپێکردنی هێرشەکانی تورکیا بۆ سەر پەکەکە و داعش پرسیاری زۆر دەکرێت لەبارەی گۆڕانی هەڵوێستی ئەمریکا لە بەرامبەر یەپەگە و خۆراوای کوردستان. بەڵام لە دوایین لێدوانیدا وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕەتی کردەوە ئەمریکا پشتی لە خۆرئاوای کوردستان کردبێت. مارک تۆنەر لە وەڵامی پرسیارێکی بەرپرسی نووسینگەی نارتی لە واشنگتن ڕایگەیاند ئەوان بەردەوام پشتیوانی ئەو هێزانەیان کردووە کە دژی داعش دەجەنگن و لەوانەش کوردەکانی سووریا. وتیشی پەکەکە لای ئەوان وە گروپێکی تیرۆریستی ئەژمار کراوە، بەڵام بەڕوونی بە تورکەکانیان وتووە کە پرسی پەکەکە تێکەڵ بە پرسی کوردی سووریا نەکەن و نابێت لەگەڵ کوردەکانی سووریا گرژی دروست بکە و هەراسانیان بکات یان شەڕیان لە دژ بکەن. حکوومەتی تورکیاش بەوە ڕازی بووە. ڕوونی بە تورکەکانمان وتووە کە ئاڵۆزی لەگەڵم هێزە کوردیە مەبەسم پەکەکە نییە، ئەمەوێت ڕوون بم لەمەدا، چونکە پەکەکە لای ئێمە وەک گروپێکی تیرۆریستی ئەژمار کراوە، بەڵام مەبەسم کوردەکانی سووریایە کە نابێت تورکیا هەراسانیان بکات یان شەڕیان لە دژ بکات و حکوومەتی تورکیاش بەمە ڕازی بووە. ئەمریکا ماوەیە کە دەستی کردووە بە ڕایەنان و پرچەکردنی هێزە میانڕەوەکانی سووریا کە لە تورکیا مەشقەکان بەڕێوە دەچن. لەبارەی بەشداری یەپەگە لە مەشقەکاندا دەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژەی بەوە کرد گفتوگۆیەکی چڕوپڕ لە نێوان ئەوان و تورکیا هەیە، بەڵام ئەوان زۆر بەڕوونی بە تورکیایان وتووە کە هەوڵەکانی ئەوان بۆ ئەوەیە پشتیوانی سەرجەم ئەو هێزانە بکەن کە بەشدارن لە ڕوبەڕووبوونەوەی داعشدا. ئەم پرۆگرامە هێشتا لە سەرەتایدایە، هێشتا سەرقاڵین بەکاری وەرگرتنی چەکدارەکان و پرۆسی پاکسازی ئەمنی بۆیان. دەربارەی بەشداری یەپەگە لەم بەرنمەیە بەڕاستی گفتوگۆیەکی چڕوپڕ لە نێوان ئێمە و تورکیا هەیە سەبارەت بەمە. هێشتا شتی زۆر ماوە چارەسەر بکرێت، بەڵام ئێمە زۆر بەڕوونی وتومانە کە هەوڵەکانی ئێمە بۆ ئەوەیە پشتیوانی سەرجەم ئەو هێزانە بکەین کە بەشدارین لە ڕوبەڕووبوونەوەی داعش لەگەڵمان. پەیوەندیە تەلەفۆنیەکەی مانگی ڕابردووی نێوان ئۆباما و ئەردۆغان گۆڕانکاری زۆری لە هەڵوێستی تورکیا لە ناوچەکەدا هێنای ئاراوە. دوای ئەو پەیوەندیە تەلەفۆنیە سنوورەکانی نێوان تورکیا و هەرێم و تورکیا و خۆراوای کوردستان ڕوبەڕووی گۆڕانکاری و ئاڵۆزی بوونەوە. لەو کاتەوە حکوومەتی تورکیا هێرشی ئاسمانی بۆ سەر داعش و پەکەکە ڕاگەاند و چەند جارێکیش بردمانی بارگەکانی یەپەگەی لە خۆراوای کوردستان کرد. پێشتر تورکیا چەند جارێک گۆشداری داوای داری سربەخۆی کوردی لە خۆراوای کوردستان قبوڵ ناکەن و هەموو ئامرازێک دەگرنەوەر دژ بەو هێزانەی هەڕەشە لە ئاسایشی تورکیا دەکەن.